کۆماری ئیسلامی و بەرەنگاربوونەوە لەگەڵ خەڵک لە چەند بەرەدا. هەرچی ناڕەزایەتی و خەباتی جەماوەری قوڵتر دەبێتەوە و پەرەدەستێنێ، ڕژیمی ئیسلامی لە بەرەی جۆراوجۆرتر دژ بە خەڵک دەست دەداتە شەڕی ڕاستەوخۆ، هێنانە مەیدانی هێزی سەرکوتگەری تەیار بە تۆپ و تانک، چالاکردنی تۆڕە مەسەبیەکان، ناردنی لەشکەری هەواڵنێرانی نیزامی و ئیتلاعاتی، بەکارهێنانی سدا و سیمای کۆماری ئیسلامی بۆ گۆڕین و چاواشەکردنی ڕاستیەکان و پەرەپێدانی سەنعەتی درۆ لە زومرەی ئەو بەرانن کە کۆماری ئیسلامی دژ بە جەماوەری ناڕازی چالاکتری کردوون. ئەم ڕژیمە دوایین دەستکەوتەکانی تێکنۆلۆژی بەردەستی لە خزمەت سەرکوتی جەماوەری ناڕازیدا بەکارهێناوە. گەڕاندنی درۆن بەسەر خوپشاندانەکان و فیلمگرتن لە حرەکەتی خەڵک و هەڵسەنگاندنی ژمارەیان یەکێک لەو ئامرازانەیەکە لەم ڕۆژانەدا ڕژیم بەکاری دێنێت. قەتەکردن یان خاوکردنەوەی تۆڕی ئینتەرنێتێک کە کار و ژیانی ملیۆنان خەڵکی پێوە گرێدراوە، مۆرەیەکی دیکەی حرەکەتی ڕژیمە لە کایەی شەترەنجی دژ بە خەڵک. ئینتەرنێت قەتت دەکرێت یان خاو دەکرێتەوە بۆ ئەوەی کە خەڵک لەگەڵ یەکتر لە پەیوەندیدا نەبن تا هەواڵی خەباتی جەماوەری خەڵک و سەرکوت و جەنایەتی ڕژیم بڵاو نەبێتەوە تا خەڵک هێز لە یەکگرتن و هاوپشتی خۆیان وەرنەگرن. تۆڕی ڕاگەیاندنی ناوخۆیی ڕژیم، تۆڕی هاوئاهەنگی و سیخۆڕیکردن لە چالاکانی کۆمەڵایەتی و سیاسی کە تایبەتی بۆ ئەم ڕۆژانە ڕاهاتوون و ئامادە کراون. تەلەفۆن و پەنامەکی ئیتلاعاتی ڕژیم چالاکتر بوونەتەوە و پەیامی هەڕەشە ئامێز بۆ گشت ئەو چالاکانەی کە لە زیندان دانین و یان لە زیندان ئازاد کراون دەنێرن و داوایان لێ دەکەن کە لە ماڵێدا بمێنەوە و لە خۆپشاندانەکاندا بەشداری نەکەن و هەڕەشەی زیندانی و دەست بەسەرکردنیان لێ دەکەن. تۆڕی مزگەوت و ئیمام جومعەکان، نوێنەرانی ورد و درشتی حکوومەت، میدیا زەردەکانی سەر بە باڵەکانی دەسەڵات، کۆمەڵێ ڕووناکبیرانێک کە ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ لە خزمەت ڕژیمدان و لە ژێرناوی ملی مەسەبی، مامۆستای زانکۆ، کانناس، ڕۆژنامەوان و تەنانەت چالاکی مەدەنی و مافی مرۆڤ دێنە مەیدان و بە پێکێنانی ترس و دڵڕاوکێ لە سووریەیی بوونی ئێران بە تاکتیکی مەترسی جیاییخوازی خەریکی بێدەنگکردنی فەزا و درێژەدان بە بارودۆخی زاڵ دەبن. کۆماری ئیسلامی باش دەزانێت کە میدیاکانی سەر بە ڕژیم لە ڕۆژنامەی کەیهانەوە تا سدا و سیمای ئەلی خامنەیی تا هەواڵنێری و میدیاکانی دەستگای نیزامی و ئەمنیەتی هیچ ئێعتبارێکیان لەناو خەڵکدا نییە، هەر بۆیە زیاتر لە ڕابرد و ڕووی کردووەتە سۆشیال میدیاکان، کڵاب هاوسەکان و بەتایبەت میدیاکانی دەرەوەی وڵات. دەست و پەیوەندەکانی ڕژیم و یان کەسان و ناوەندگەلێک کەمانەوەی ڕژیمی ئیسلامی بەرژەوەندی ئەوان دابین دەکات لە میدیاکانی دەرەوەی وڵات چالاکانە لە ستۆدیۆیەکەوە بۆ ستۆدیۆیەکی دیکە دەچن و بە ڕەزالەت و سەرشۆڕیەکی بێوێنەوە لە حکوومەتی ئیسلامی دیفاع دەکەن. بێشەک لەو مەداحانەی دەرەوەی وڵاتی کۆماری ئیسلامی کە خۆیان دەزانن ناتوانن ڕاستەوخۆ و ڕاشکاوانە لە کۆماری ئیسلامی دیفاع بکەن، دەست دەدەنە باسکردنی تەوەری لاوەکی تا جەنایەتی حکوومەتی ئیسلامی کەمڕەنگتر بێتەوە و بخرێتە پەراوێزەوە. ترساندنی خەڵک لە سازمانی مجاهدینی خەڵقی ئێران کە جەریانێکی خۆشناوی سیاسی نییە، مەترسی پارچە پارچەبوونی ئێران و گەورەکردنەوەی ڕۆڵی وڵاتانێکە لەگەڵ حکوومەتی ئیسلامی دوژمنایەتیان هەیە و یان پەیوەندی باشیان نییە، هێنانە گۆڕەی ئەو تەوەرە بێشەرمانانەیەکە ئەگەر کۆماری ئیسلامی نەبێت ئێرانێکیش بوونی نابێت. دەڵێ مێژووی سەردەمی ڕووخانی محەممەد ڕەزای پەهلەوی و مانگەکانی کۆتایی دەسەڵاتەکەی بە شێوازێکی کۆمێدی خەریکە دووپات دەبێتەوە. ئەو کاتەشا و کاربەدەستانی ورد و درشتی کە ڕووخانی ڕژیمەکەیان بە حەتمی دەزانی دەیان گوت ئەگەر شا و سەڵتەنەت نەبێت ئێران دەبێتە ئێرانستان و وڵات لەت و کوت دەبێت. 40 و چەند ساڵ پاش ڕووخانی ڕژیمی پاشایەتی شایەتی بارودۆخێکی سیاسی هاوشێوەین. جەماوەری خەڵک یەکجار بێزار و ناڕازین و تەنیا ئۆرگانێکی دەسەڵات کە کار دەکات بەشی سەرکوت و درۆنانەوەیە. کۆماری ئیسلامی کە ناتوانێت وەڵام بە خواستی ڕەوا و مەدەنی خەڵک بداتەوە، ناتوانێت لانی کەمی حەقدەستەکانی خەڵک دابین بکات.
ڕژیمێکە دەیویست نمونە و مۆدێلی دەسەڵاتی ئیسلامی بۆ باقی شوێنەکانی جیهان هەناردە بکات لە ئێستادا لە گشت بوارەکانی ئابووری، کۆمەڵایەتی، سیاسی، کلتوری و ژینگەییدا شکستی خواردووە و بۆ درێژەدانی دەسەڵاتەکەی هیچ ڕێگایەکی بێجگە لە دەستبردن بۆ سەرکوت و جەنایەت نییە. ئەوەی کە ئەمڕۆ کۆماری ئیسلامی ئەنجامی دەدات ئاو خەستکردنەوەیە و هیچی تر. لەبەر ئەوەی کە خەڵکی وەگیان هاتووی ئێران جەماوەری بێبەشی کۆمەڵ کە لە ئاو و بەرق و سەرەتاییترین پێداویستەکانی ژیان بێبەرین، کرێکارانێک کە هەژاری و بێمافیان بەسەردا سەپاوە، جەماوەرێک کە لە دیکتاتۆری و بێمافی وەتەنگە هاتوون، ژنانی خەباتکار و شەریف کە مافی ئینسانیان پێشێل کراوە، کە مینەنەتەوەی و مەسەبیەکان کە دیکتاتۆری و کۆنەپەرستی ئیسلامی وەزاڵەی هێناون، لاوانێک کە ئەمڕۆیان بە فێڕۆ چووە و هیچ هیوایەکیان بە سبەی نییە، وشیارتر و پێداگرتر لەوەن کە فریبی مۆرەکانی ڕژیم بخۆن.